پێی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران کە ئەمڕۆ دەرکراوە سەرجەم ئەو جموجۆڵە بازرگانانی کە هەیە بە شێوەیەکی تەندروست لە سنوورەکانەوە یەتە ناو هەرێمی کوردستانەوە بەس بە مەرجێ ئەو جۆرە شتانە هەمووی پشکنی تەندروستی بۆ کردووە پێی ئەو مەرج و ماسەفاتانەی کە لەلایەن وەزارەتی تەندروستی و وەزارەتی پلاندانان وەدانرێ بۆ سەرجەم بازرگانەکان پشکنێکی زیاتر بەو کاڵانە ئەکرێ لەبەر ئەو جۆرە نەخۆشیی کە هەیە لە وڵاتی ئێرانە بۆی بە شێوەیەکی تەندروست بووە دەدەست سەرجەم هاوڵاتیان هەرێمی کوردستان و دربێت لە هەموو جۆرە ڤایرۆسێک. پێی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران سەرجەم سنوورەکان کراوە بن بۆ جموجۆڵی بازرگانی و سوتەمەنی و ئەو مادانەی کە پێداویستی ڕۆژانی هاوڵاتیانە هیچ جۆرە کێشەیەکیشمان نییە لە هێنانە ناوەی سەرجەم ئەو شمە و کاڵایەنە. ئێمە لێرە و دڵنیاین بە هاوڵاتیانی شاری سلێمانی کە لیژنەکانمان بە شەو و بە ڕۆژ سەردانی سەرجەم شوێنە گشتەکانەکە و هیچ کەسێک ناتوانێت نرخ بەرزکاتەوە و بڕیاری تایبەتمان هەیە لەلایەن لیژنەی ئاوەری شاری سلێمانیەوە هەر شوێنێ هەستێ بە بەرزکردن نرخەکان ئەوە ئێمە هەڵەسی نێکسە بەداخستنی شوێنەکەی و ئەشین بە دادگا لەبەرەوە دڵنیاین بە هاوڵاتیانی شاری سلێمانی کە هیچ کەسێ ناتوانێت قۆڕەخکاری بکات لە نرخەکانە هۆش کەسێکیش وەکو ئاماژەم پێ بیەوێت نرخەکان بەرزکاتەوە ئێمە بە توندترین شێوە سزایەی